ئەمریکا چۆن لە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران هەژمونی خۆی لە عێراق قایمتر کرد. میلیشیا شیعەکان بۆچی وەک پێشتر نەیانتوانی لە کاتی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران هێرش بکەنە سەر ئیسرائیل؟ بەپێی راپۆرتێکی پەیمانگای واشنگتن، بەشدار نەبوونی میلیشیا عێراقیەکانی نزیک لە ئێران لە شەڕی 12 ڕۆژەدا هەلێکە بۆ ئەمریکا هەژمونی خۆی زیاتر بسەپێنێت و میلیشیاکان دوور بخاتەوە لە حکوومەتی عێراق و سێکتەری وزە. هەروەها ئەمریکا دەبێت سیاسەتێکی ڕوونی هەبێت بۆ پاراستنی ئاسمانی عێراق، ئەوەش لە پێناو پاراستنی بەرژەوەندەکانی خۆی لە عێراق. بەپێی راپۆرتەکە ئەوەی جێگەی سەرنج بوو بە پێچەوانەی پێشتر و لە کاتی هێرشەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل، میلیشیاکانی عێراق لە شەڕی 12 ڕۆژەدا تەنها 2 هێرشی درۆنیان بۆ سەر بنکەی هێزەکانی ئەمریکا لە هەریر لە نزیک فڕۆکەخانەی هەولێر و بنکەیەکی دیکە لە عێراق ئەنجامدا. هێرشەکان سنووردار بوون و هیچ زیان و قوربانیشی لێ نەکەوتەوە. ئەو هەڵوێستە شەرمنانەی میلیشیا عێراقیەکانی سەر بە ئێران بووە مای ڕەخنی لایەنگرانی میلیشیاکان. هەرسێ لایەنی شەڕ، ئێران، ئیسرائیل و ئەمریکا سەروەری ئاسمانی عێراقیان پێشێر کرد. ئێران لە ڕێگەی هەڵدانی هەزاران درۆن و سەدام وشەکی دوورهاوێژ. فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل بەسەر ئاسمانی عێراقدا ئامانجەکانی خۆیان لە ئێران دەپێکا. هەروەها هێرشە بێپێشینەکەی ئەمریکا بۆ سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئێران ئاسمانی عێراقیان پێشێر کرد. سەرەڕای هەبوونی چەند سیستمێکی بەرگری و ڕادار، بەغداد دەستەوەستان بووە بۆ پاراستنی سەروەری ئاسمانەکەی. چالاک نەکردنی ڕادار و سیستمە بەرگریەکان نەبووە هۆی پاراستنیان لە هێرشەکان. لە ڕێگەی هێرشێکی درۆنیەوە 2 ڕاداری چاودێری عێراق تێکشکێنران. ئیسرائیلەکان ترسیان هەبووە ڕادارەکان زانیاری لەسەر فڕۆکە و درۆنەکانی ئیسرائیل بەتاران بدەن. لە راپۆرتەکەی پەیمانگای واشنگتندا 3 پێشنیاز بۆ سیاسەتەکانی ئەمریکا لە عێراق بۆ سنووردارکردنی میلیشیاکان خراوەتە ڕوو. بەپێی پێشنیاز یەکەم، ئەمریکا دەبێت هێڵی سووری خۆی بۆ میلیشیاکان دیاری بکات. هەر هێرشێک بۆ سەر ناوەند و بنکەکانی ئەمریکا یان ئیسرائیل، هێزەکانی ئەمریکا بە هێرشێکی تۆڵەسیان سەرکردەی میلیشیاکان دەکەنە ئامانج. پێشنیازی دووەم بۆ سیاسەتی ئەمریکا بەپێی راپۆرتەکە ئەوەیە ئەمریکا پێویستە سیاسەتێکی ڕوونی هەبێت بۆ کۆنتڕۆڵکردنی ئاسمانی عێراق. ئەگەر بەغداد بڕیار بدا سیستمی بەرگری بەدەست بێنێت، دەبێت دڵنیایی بە ئەمریکا بدرێت کە سیستمەکە بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق ناخاتە مەترسیەوە. بەپێی پێشنیازی سێم، هێرش نەکردنی میلیشیا عێراقیەکان بۆ سەر بنکە و بارەگە ئەمریکیەکان لە ماوەی 12 ڕۆژی شەڕدا ئاماژەیەکی ڕوونە بۆ کەمبوونەوەی هەژمونی ئێران بەسەر میلیشیاکاندا. لەبەرەوە ئەمریکا پێویستە ئەوە بە هەلێکی گەورە ببینێت و هەموو هێزی دیپلۆماسی خۆی بەکاربێنێت بۆ کەمکردنەوەی هەژمونی تاران بەسەر بەغدادا بۆ ماوەیەکی درێژخایەن. لە کۆتایی راپۆرتەکەی پەیمانگای واشنگتندا هاتووە کەمبوونەوەی هەژمونی ئێران بەسەر عێراقدا بە جۆرێکە دوای کۆتایی هاتنی شەڕی 12 ڕۆژە لە 29 حوزەیرانی 2025 جاسم عەبود سەرۆکی دادگای فیدرالی و نزیک لە ئێران ناچار بە دەست لە کارکێشانەوە لە پۆستەکەی کرا. جوڵەیەکی هاوشێوە پێش شەڕی 12 ڕۆژە مەحاڵ بوو.